نهم هاتنا نوروز البيدي بيروز دكن قالك كيف خوش نم هاتنا تابو زاروكي خوا نوروز البيدي بيروز دكن ونوروز قالك شمرا تشتغرين قام ما تخست ام جم من الولاطي خوابكن بس تزاني ظروف انا هشت والحمد لله جم زاروكي خوا البيدي نوروز دكن از دجنا همه کردا دوی نوروز پیروز کم همه پرچه کردستانه همه رنگ وان همه دنگ وان گشاز پیروز کم از همه و اف روز دبی روز بیستو یکی هزاره بس امن باجاره اروپا ام نکارن وقت به حفله خو ام راست بکن ام حاولين حطاش ما به ام نوروز ناچيك من قال لك كس الحمج يا دورن زور چند هوی دیبانی شهرزان و رافزان ما پیانش راست لما بدأنا في إسمان بويا ككردستان ببيتا لانكي شهرستانيت و خود نواري زانست و معرفة واتا راپرین هر بدیتینه بیل یاد کردنەوەی چی ناخۆش و یا یادکردنەوەی چی سەرپەیانە بەڵکو پێویستی بە وشتاکردنەوەی کۆمەڵایەتی و پەروەردەی و ئۆشاری تاکەی بۆیە ئێمە بە پێویستمان زان ئەو کتێبخانە گەنجان خوێنەران زیاتر بە کتێب ئاشنا بن و هزر و توانای خۆیان وەیش بێخن و خۆیان ڕۆشنبیر بکەن. کتێبخانەی گڕۆک هەر لە شارە گەورەکان نەبێ باشە مەسەلەن لە قەزاکاندا بگەڕێ لە گوندەکاندا بگەڕێ مەسەلەن کۆمەڵە خەڵکی کێ لە گوندە دەستی ناگا بەڕاستی بە کتێبخانەکان یاخود دەستی ناگا بێ بۆ شارکە کتێبخانەیەکی گەڕێک ئەچ مەسەلەن بۆ گوندەکەی لەوانەیە بتوانێت ئەویش استفادەی لێ بکا و هیوادارمەوە پرۆژەشیان زیاد بکەن ئینشاڵڵا. ئەم کارە لەوەیە شڕاوەختە بینیم کە مناڵەکان کارەکانیان زۆر جوانە زۆر خاستکارەکەن حیفم لێ هات لە فەزایەکی چکۆلەوەک مەهدا بمێنێتەوە بەخاطرەوە لەگرە پێشانگایەکماندانا تەواو کاری مناڵەکان بە تەرحایەکی مختلفەوە کارکرا بوودامانە و بەحسە فرۆشە کارەکان فرۆشتنی کارەکانمان مەترح کرد لەگەڵ والدەینە. بەڕاستی شتێکی زۆر باشە هەم لە لەحازیەوەی کە ئێمە کارەکانی مناڵەکانی خۆمان ئەبینین و هەم لە لەحازێکی چۆ ئەتوانین لێرە بتوانین کۆمەکێک بکەین بە ئەو نیازمەندانەی کە لەم شەرایەتی مۆقعەتی ئەمڕۆژی ئێرانە هێن بتوانین کۆمەکێکین و ئەوانی جێگێکی خاڵیان بۆ پڕکێنەوە.